تەنها چەند کاتژمێرێک لە دوای ڕاگەیاندنەکەی سەرۆکی ئێران سەبارەت بە ئەگەری وەساندنی بەشێک لە ڕێکەوتنە ناوەکیەکە، سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ سزای نوێی ڕاگەیاند لە سەر هەناردەکردنی بەرهەمی ئاسن و پۆڵاو ئەلمنیۆم و سێکتەری مس. هەروەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوای ڕاگەیاندراوی بەرپرسێک بڕیاریدا چەند کەشتیەکی فڕۆکە هەڵگر و بۆم هاوێژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بکاتەوە وەک هەڕەشەیەک بۆ سەر ئێران. پێشتریش لە ڕۆژی چوارشەممە وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ لە لەندەن سەبارەت بە ڕاگەیاندراوەکانی ئێران گوتی لێدوانەکان ناڕوون بوون. پێویستە ئێمە چاوەڕوان بکەین بزانین ئێران چی دەکات. ئەوان لە ژمارەیەک لێدواندا هەڕەشان کردووە. ئێمە چاوەڕوان دەبین کە لە ڕاستیدا ئەوان دەیانەوێت چی بکەن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چاوەڕوانی دەکات، چاودێری ئەوە دەکات کە بزانێت چی ڕۆدەدات. وەزیری دەرەوەی بەریتانیا جێرمی هاند گوتی ڕێکەوتنامە ناوەکیەکە دەستکەوتێکی گرنگە وەتاران ئاگادار دەکەینەوە لەوەی کە ئەو ڕێکەوتنامەیە پێشێل نەکات. ئێمە ئێرانەکان هان دەدەین تا زۆر بە وردی بیر بکەنەوە بەر لەوەی ئەوان ڕێکەوتنەکە پێشێل بکەن. ئەوە لە بەرژەوەندی هیچ لایەک نییە، بێگومان لە بەرژەوەندی ئەوانیشدا نییە. بەرپرسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن ئاراستەی دارایی ئێران بەرەو داڕمان دەچێت لە دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامە ناوەکیەکە کشایەوە. نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ ئێران برایان هۆک دەڵێت هیواخوازم و توێژێکی نوێی دانوستاندن لەگەڵ ئێران ئەنجام بدرێت ئەگەر خولێکی نوێی سەرکردایەتی هەڵبژێرێت. ئەگەر مەلاکانی ئێرانەوە هەڵبژێرن کە خەڵک داوای دەکەن تا بە یاسا کار بکەن ڕێزیان بۆ سەروەری وڵاتانی دراوسێ هەبێت وابەستە نێونەتەوەیەکانیش بەجێ بگەێنن، ئەوە ئەمریکا ژامادەیە بۆ توێژکردن. رووسیا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تاوانبار کرد بەوەی کە ئێرانی خستۆتە ئەو بارودۆخە سەختەوە و داوای لە وڵاتانی ئەوروپا کرد کە پابەند بن بە ڕێکەوتن ناوەکیەکە لەگەڵ ئێراندا.